جێژنتان پیرۆز بێت. جوانترین سڵاتان لەبێت بینەرانی ئەزیز ئەم کاتتان باش. ئومێدەکەم ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی جەژن بوو ڕۆژێکی زۆر خۆشتان تێپەڕاند بێت، جەژنێکی خۆش بوو بێت، بچوو بنەوە ئەو یادگاریە کۆنانەی کە ئەوترێت جەژنی کۆن و جەژنی جاران کە جژنی ئێستا تامینەماوە جژنەکەتان وەکو جژنی جاران بوو بێت لە هەر شوێنێکی ئەم کوردستانە جوانەوە بینەری شاشە ڕەنگینەکەی کەناڵی کەرکووکن سڵاوی ئێمەتان لێبێت. جژنی مانگی ڕەمەزانی پیرۆستان لێ پیرۆز بێت. ئەمڕۆ پرۆگرامێکی زۆر تایبەتمان ئامادەیە، سێ دەنگی زۆر جوانی شاری کەرکووک میوانمانە، یەک دنیا گفتوگۆی شیرین و یەک دنیا گۆرانی جوان ئامادەیە بۆ ئێوە. ئومێدەکەم تا کۆتایی پرۆگرامەکە چاوتان لەسەر کەناڵەکە بێ، کۆنتترۆلەکان دوورخەنەوە بۆ ئەوینەی گۆڕن و گۆرانی و گفتوگۆ و قسە جوانەکان لەدەستان نەچێت. سێ میوانی زۆر ئەزیزم هەیە. سەرەتا ئەچمە لای تاقانی پرۆگرامەکە کە خاتونێک لێرە میوانە دەنگێکی جوان خەندەخان، یەکێکە لە خانمە سەنگین و هونەرمەندە دەنگ خۆشەکانی شاری کەرکووک. خەندەخان بە خێر بێت، جژنت پیرۆز بێت. ئومێ دەکەم یەک دنیا گۆرانی جوانە ئامادە کردبێ بۆی ئەو قسەی کردم لەسەرم نەکەوێت. زۆر زۆر سپاس. سەرتا دەستخۆشی لە تۆ و لە سەرجەم کارمەندانی کەناڵی ئاسمانی کەرکووک بکەم و هەروەها پیرۆزبایی جژن لە سەرجەم کارمەندان و خەڵکی شاری کەرکووک و هەموو کوردستان و هەموو جیهانەکەم بە هیوام جژنێکی پڕخۆشی و بە ئارامی بەسەر برن. سپاس بۆ پێشەکی جوانی تۆش و ئینشەڵا بە هیوام کە ئەم شەو چەند بەرهەمێکی جوان لەگەڵم هونەرمەندە ئازیزانە و کاتێکی جوان و ڕێک بۆ بینەران و خۆشەویستانی هەموو ئێمە ئاماد. ئەکیدم گۆرانیەکان جوانە. ئەچمە لای دەنگێکی تایبەت گۆرانی جیاوازی هەیە، هونەرمەندی خۆشەویست کاک خالێت کەرکووکی بە خێر بەی جژنت پیرۆز بێت. جژنە پیرۆزی خۆت ئاڕاستی بینەرانی پیرۆز بێت، دەژنەی ومەتی محەممەد هەموو ئیسلامەکان پیرۆز بێت، دەژنەی ڕەمەزانیان ئیشەڵڵا ئەوانی لەگەر ئێمەیە دەستخۆشییان لێکام چاوەڕمامەن بن ئیشەڵڵا ئێمە لەگەریان ئیم جەژنەیە شتی خۆشیان بۆکەین. بۆ هیوایە و دڵنیاشم کەوایە. یەکێکی تر لە دەنگەکان کە ئەم شەو گۆرانی زۆر جوانمان پێشکەش ئەکا هونەرمەندێکە کوڕی هونەرمەندێکیشە، هونەرمەندی خۆشەویست کاک دڵشاد کوڕی هونەرمەندی خوالێ خۆش بوو ڕەوانی شادبێت مامۆستا سڵاح داوودە ئەمڕۆ لێرە میوانە یادەوەرێ کۆنەکان هێنێتەوە یادمان بە دەنگە جوانەکەی بە گۆرانیەکانی هەڵبەت گۆرانی نوێشی هەیە. بەخێر بەی کاک دڵشاد جژن لە جەنابیشت پیرۆز بێت، جژنە پیرۆزەی خۆت وەسڵاوی خۆت ئاڕاستی بینەران بکە. سەرەتا من دەستخۆشیان بەرنامە جوانتان یەکەم بە بۆنەی هاتنی جژنی خۆشەویست و ئازیز و دەستخۆشی لە کەناڵی کەرکووکەکەم، دەستخۆشی لەو ستافە جواناکەم و دەستخۆشی لەو مۆسیق ژەناناکەم لەم هونەرمەندە خۆشەویستە. جژنە پیرۆزەی خۆم ئارەستایی دایکی ئەزیزەکەم لە مێوە دەستی ماچەکەم. ڕێز و سڵاومان هەیە بۆی ڕێز و احترامەیە بۆ هەر چوار پارچەی کوردستان. پیرۆز بێ لە هەر چوار پارچەی کوردستان و لە جەنابتانش هەردەم لە خۆشیدا بنیاڕن. یەخوا بە خێر بیت. هەڵبەت پرۆگرامەکە وە گۆرانیەکان ئەوی کە ڕوحێکی ترەکە بە بەریە ژەنیارەکانە. دوو کاک ئاراس لێرەن، یەکێکیان بە کەمان و کاک ئاراسمانەیە بە کیبۆرد، کاک ئەحمەد بە باڵەبان، کاک عدنانیش بە ساز لەگەڵمانە. دەست و پەنجەتان هەمیشە ڕەنگین بێ و گوڵ بگرێ. هەڵبەت بە هاوکاری ئەوان پرۆگرامەکە جوانتر ئەبێت. لەبەر ئەوەی دەستپێکی پرۆگرامەکەی بۆی قسەی زۆری تیانە بێت ئەمەوێ بە دەنگە خۆشەکەی کاک دڵشاد گوێمان لە گۆرانیکی زۆر خۆش بێت. جان نازام گۆرانیەکە و کلاسیکە کۆنە خزمەتانە گۆرانیەکی تازەیە پێشکەشتانیەکەم تازەیە نەتوتووە پێشتر ئەین لێرەوە یەکەم جاراوترێ ئەمە بپاکێت لە پاکەتە جارە گەرمە هەڵوی باشە با گوێ بیستی بین فەرموو.
هێندە دڵێم ئازار مەدە تۆش پیرەبی دڵنیابە هێندە دڵم ئازار مەدە تۆش پیرەبی دڵنیابە دەساوەرە بەو عیشقەوە هەتا مردن لەگەڵ مابە لەگەڵ مابە تەمان لەسەرکە تەمەن لەسەر کەس ناوەستیە یاران وەکاوی چەم تێپەڕێ ڕۆژێکدا دێ گوڵی جوانی دوانی تۆ ڕۆژێکدا دێ گوڵی جوانی تۆش ئەژاکێ و هەڵدەوەری ئاخە بمرم لە داخە دیارە بۆچیشت دووەدی دەرمان پڕلا عەشق و خەماوی بێ بۆچیشت دووەدی دەرمان پڕلا عەشق و خەماوی بێ ئەزمانی خۆشەویستیمان بەم شێوایە تەماوی بێ ئەزمانی خۆشەویستیمان بەم شێوایە تەماوی بێ دەست خۆش بێ کاک دڵشاد دەنگە خۆش بێ ئاماژێک بۆ گۆرانیە بە ئاوازەکەی هیکەیە تێکستەکەی هیکەیە ئەمە تێکستەکەی ڕێز و احترامم بۆی هەیە کاکە ئاکۆ کانەبیە لە سلێمانیە
لێرەوە سڵاو و ڕێزم بۆیە ئاوازەکەین خۆم ئەوەی تەجیلم کردو بۆ ئەممان تکرارم نەکردێتەوە گوێ لێ ئەوە هەر ئێستاوتم لەگەڵ جەماعەتە دەست خۆش کلیپی بۆ ئەوکەی یان هەر ئاوا بڵاوەکەیتەوە وڵی ئەتر کاک ئاراس تەمەنی درێژ بێ و جەماعەت یاڕەبی سەرکەوت هاوکارتن ئەی قابیلە ئەنی بەدەر لە پرۆگرامیشی ترەکەن پێکەوە بەڵێ زۆر هەر بژی دەستان خۆش بێ گیانی هاوکاری شتێکی جوانە تایبەتی نێوان هونەرمەندانە تاواکەری یەکن خۆشەویستن هەموو لایەن دووبارە دەنگت خۆش بێت خەندە زام تۆ گۆرانیم بۆ ئەڵێ یا بچمە لای کاک خالید بەڵێ خۆتان قەت بیرزانەوە نەکرێتەوە دوو دەنگی جیاواز دوێت بکەن بۆ ناگەر بکری ئاساییەوە پێشت لە پرۆگرامی ترابێکە ئاوا بەرکەوتنتان هەبووە یەکەم جارە باشە کاتە باگومان لە گۆرانێکی تر بێت هێشتا دەستپێکی پرۆگرامە دواتر چین ناگفتوگۆ قوڵەکانەوە خندەخان با بێمە لای تۆ زام چیت بۆ ئامادە کردوین و چیمان پێشکەشەکەی گۆرانیەکی مامۆستای برایم خەیاتی خاڵی خۆش بوو جانەکەم بۆات لێکردم زۆر باشە باگوێمان لێبێت شێت
خۆش بە خەندێکیان هەر بژی دەنگت هەر ئاوا خۆش بمێنێتەوە هەندێک گۆرانی هەن بەڕاستی بوێری ئەوێ خۆتی لێبێ گۆرانەکان قورسن جا تۆشێکێکی لەو خانمانی کە ئەچیتە گۆرانی قورسەکانەوە هەڵبەت ئیرادێکی زۆر باشی ئەوێت دەستە خۆش بێ گۆرانەکەت زۆر بە جوانی ئەداکرد ڕوحێکی ترە کرد بە بەریا پرۆگرامەکەت زۆر جوانتر کرد هەر بژی شوویەک وەرگرە بە بچمە لای کاک خالید دوو گۆرانی لە پێشتەوە هەبوو بزانام تۆ چیم پێشکەشەکەی دوو گۆرانی کوردی ئینجای نەچی من ئینشاءالله گۆرانە تورکمانی تورکمانی ئەم گۆرانیە چییە چۆن وڵای گۆرە مەقام خۆمە لەگەر بەستەی ئەزەریە ئەزەری بەڵێ ئەزانی تۆ گۆگرێکی تایبەت بە خۆتە هەیە ستایلەکە تایبەتە و لە بەشێکی زۆری ناوچەکان گۆگرێکی تایبەتە هەیە هەرچەندە من لە وشەکانیشت تێناگەم بەس گۆرانەکانە بەجددی زۆر خۆشن وێ دەکەم بینەرانیش چێژ لەم گۆرانیە وەرگن باگومان لە گۆرانەکەت بێ فەرموو Allah neden yar, neden yar Allah ağın aslı neden yar Allah sen yanımdan Allah bir gülüydü Allah sen töküldü neden yar Allah bu dünya o dünyanın senden güçlü neden yar Allah koydu kapı zaman kapı zaman kapı zaman kapı zamanın Allah senden güçlü neden yar aman neden yar oy 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 Dede gene bugün bu hayat nece bir hayattın Öz dostum beni attı Bahayırdan aldım öz kurban Ucu zamanı sattın Vallahi ömrüm bahayırdan aldım özüm kurban Ucu zamanı zaten ay ay aman Allah diyorsan düşünürüm Allah neyine Asıl yela yar aldım dedim yaradı dedim yaradı dedim yaradı derdimiz yarım kaldı muradım dedim yaradı dedim yaradı dedim yaradı derdimiz yorgun yol ağlar Yürek yanar dil ağlar Dedim yaradı dedim yaradı dedim yaradı derdime kal Döndüm baktım el ağlar Yolsun yorgun yol ağlar Yolsun yorgun yol ağlar Yürek yanar dil ağlar Dedim yaradı dedim yaradı dedim yaradı derdime
غارب ديارة ديارة بعشق يارة ديدم يا راد ديدم يا راد ديدم يا راد دردم خليدن باغ تقارة دشتم غريب ديارة دشتم غريب ديارة ديارة بعشق يارة ديدم يا رادي ديدم يا رادي ديدم يا راد دردمك على يغتان الله قصاد على يغتان على يغتان والله خدمات صغير والله مزغير والله مزغير والله دشمي ما لا يغتان هەر بژی دەنگت هەر خۆش بێ کا خالت بەڕاستی جەوێکی ترە بە ئێمە بەخشی بەس ئەمەوێ پێم بڵێ ئاواتە کرد شتێکتەوت نازام چیتەوت کۆبلەیەکەم بۆ بکە بە کوردی تێ ناگەشتم یەک مەقامەکە بوو یەنینەکە بوو نانایکە خێرات کردەوە بەستەکە ئەوەی گۆرانەکە بەڵێ ئەسەلی لە یەڕواڵدم ئەسەلی عن ئەلێ جێگایەکە یەک سەحرایەکە ڕزام لێت کرد دێدم یارادی ئەمم گەێنە بۆ ئەو یارام ئەم تێکستەی خۆتە ئەمە ئەزەریە بەس مەقامەکان خۆم مەقامەکەی خۆتە مەقامەکانە تێکستەکان مەقامەکان بوو نەدەن یار بۆکی ئەنووسی وڵی براکەم نووسێ بۆم شاعرترەیە بۆ نانووسی نا من نانووسم بڵێم ڕاستێرە منان خۆ ئەینووسم بۆ منی خوێنمەوە ئەی گۆرانەکانە بۆکی ئەڵێ بەشێکی زۆری گۆرانەکانت کەسێکەیە تایبەت بێ والله عینم بۆ منووسن نییە گۆرانەکان ئەڵێ ئەیە تایبەتەیە مەسەن خاصە بۆ ئەینووسیم بۆ قلێ بۆ برادەسن چەند گۆرانی ئێستا کلێت مەیە مەسەن ویستیانە لێم لەسەر دایک مەسەن تایبەتە بۆ شخصێ کردمە بڵاوی ناکەیتەوە تایبەتە بۆ کەسە لای خۆی ئەمێنێ هەر بژی دەنگت هەر خۆش بێ ئێوە پشوویەک وەرگرن یە مەلای گروپی میوزیک کۆپلێ میوزیکتان ئامادە کردووەوەیە باشە باگوێمان لەو کۆپلە میوزیکە جوانەوە بە دەست و پەنجە ڕەنگینەکانی ئێوە دەستان خۆش بە هەر بژین زۆر سپاس گەرجاری داهاتوو داوای کۆپلێکی ترم کرد ئەمە
یەک تۆ زیاتر لەمە شاد بێ زانین بۆ لەبەروی جەژنا خەڵک سێرمانەکات ئەیانێ دڵیان خۆش بێت تۆزێ بۆی بتوانین ببینە مای ئەوەی ئەگەر لە چەند ساتێکی شابێ بێتاقەتەکانیان بڕێنەوە دووبارە دەستان خۆش بێت ئەمە لای تۆ کاک دڵشاد لە هەر چوار پارچەی کوردستان لە هەر پارچەیەکی بڵێ ئەگەر ئەمە مبالەغە نەبێ هەر تاکێک لە مناڵێکەوە تا گەورە ئەگەر بڵێ ڕاوەستاوە لەوبانە خۆی تەواوێکڵە دەستی لەو کەمەردانە تا چەند گۆرانی کۆنەکان ئەڵەیتەوە و تا چەند حەز بە با بڵین گۆرانی کلاسیکەکانەکەی هونەربەندەکانی پێشووتر و گۆرانیەکان تا چەند داوای لەسەر لای تۆ بەڵێ ئەو گۆرانی فۆلکلۆرانە قەدیمەکان هەردەم هونەرمەند ئەیڵێتەوە خۆمش ئەیڵێمەوە بەس ئەممان لەگەڵە ئەگەر شت تازەیش بڵێ هەر خراپ نییە جار گۆڕانکاری بەڵام گۆرانی کۆنەکان قەت تامی خۆیان هات ئەو چێژە بەڵێ بەڵێ حیات تام و لەزەتی تەواو نابێ و گۆرانی فۆلکلۆرەکانی ئێستا ئەم گۆرانیش دامناوە ڕەوەستاوە لەوبانە فۆلکلۆرە مامۆستا حەسەن زیرەکە ئەو گۆرانیە داناوە بەڵێ ڕێک بەسوود بەش ئەوە نەبزانی کە ئەو گۆرانی حاضر مامۆستا حەسەن زیرەکە خوا لێ خۆش بە خوددا عەفویان کە باوک مشوتویتەوە جیلیان کردە لە سلێمانی عینە ڕێز و حرمەتم بۆ خەڵکی سلێمانی و هەولێر و هەموو لایەیە لە هەموو شوێنێک گۆگرت هەیە بەڵێ ئەیسا منش دووبارەیەکەمەوە بۆتان ئەو گۆرانیەیە بەڵێ باشە بۆ هیواین کە بینەرانیش چێژی لێ ببینن ڕەوەستاوە ئەو یارە دڵم بۆی دەردەدارە ڕەوەستاوە ئەو یارە هەڵە دڵم بۆی دەردەدارە داوایەک ماچم لێی کرد دەڵێت عالەمم لێ دیارە داوایەک ماچم لێی کرد دەڵێت عالەمم لێ دیارە تەکبیرە و من بۆ تۆی دەکەم ئەگەر بە خۆت ڕازی بی وەی ماچێ سەر کۆناوەکەم ئەگەر گوێم لە دانگت بێت من خۆم دەرمان خواردەکەم ڕەشش دەوانی ئەوە ڕەشم پۆشیوە هەڵە جەنا ڕەشش دەوانی ئەوە غەمباری تۆ ئەمە توخوا بۆچی نەیزانی ئەوە غەمباری تۆ ئەمە یاران توخوا بۆچی نەیزانی ئەمەرەکەم شاوەکەم تەکبیرە و من بۆ تۆی دەکەم ئەگەر بە خۆت ڕازی بی وەی مەچێ سەر کۆناو دەکەم ئەگەر گوێم لەحداگت بێت من خۆم دەرمان خواردەکەم
أري قراق يار 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 يا ساقي يا 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 سادشين أري قراق يار 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 يا ساقي يا 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 سادشين عزيز يا وهر قولان سرکشان داغ قولان سرکشان جهنت وای سرا أري قراق يار 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 يا يمشى وياران خويديم أري قراق يار يار يا يمشى وي ظالم يار خويكم دي عزيز يا خو دروانيان داق خو قد دروانيان بەڵای من پاشتان با بمرم یاران بەڵای لای بیانە وەڕوای أري قراق يار 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 يا شان خالانا يا جمار أري قراق يار 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 يا شان خالانا يا جمار عزيز يا دقازي زارياي وياشتو وينو دقيش خالي أنا ديم ياران باب مرمي أنا خالي توار أري قراق يار 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 يا الشوانا يا خال الوطن أري قراق يار يار يا الشوانا يا خال الوطن وطن عزيز يا جمال بيغيار دق عالم قص خفتن دق عالم قص خفتن باب مرم دق عالم قص خفتن باب مرم
دەگبا بمرم دۆستەکەی من خەوەردارەنە نەوان 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 نەمای نای ڕۆی ڕۆی دەگبا من بمرم دەگاغبا من بمرم یاران تو هەر بمێنی ئای دای شەو جوەستەیمانی خۆشە نازەنین قەسر و دووکان ئەوە سلەیمانی خۆشە نازەنین قەسر و دووکانی ئەوە لەگەڵێ سرێچێنار کوێر بم عەسر و بەیانی اینجا لەگەڵێ سەرچێنار کوێر بم عەسر و بەیانی ئەمەرەکەم چاوەکەم تەگبیرە و من بۆ تۆی دەکەم ئەگەر بە خۆت ڕازی بی وەی مەچێ سەرگۆنەتەکەم ئەگەر گوێم لادانگر بێ من خۆم دەرمان خواردەکەم كم لو باخناوە ئەوە سەلامم بۆی نارد وەڵا بە چاو سەنیاوە اینجا سەلامم لێی کرد وەڵا بە چاو سەنیاوە ئەمەرەکەم چاوەکەم تەگبیرە و من بۆ تۆی دەکەم ئەگەر بە خۆت ڕازی بی وەی مەچێ سەرگۆنەتەکەم ئەگەر گوێم لەدانگر بێ من خۆم دەرمان خواردە کاک دڵشادیان دەنگت هەر بمێنێ ئاوا هەمیشە گۆرانی خۆشمان پێشکەش بکەی ماشەڵڵا بەهرەیەک لە قورگی تۆیە هەیە و لە خێزانە کەشتانە بەعام خۆی گەورە ڕەنگەم بەهرەیەکی تایبەت بێ بە ئێوەیەوە هەم دەنگێکی ڕەسەن هەم دەنگێکی زوڵاڵ دواتر زۆرم پێخۆشە گوێ لە دوێتەکەی تۆ و کاک خالید بگرم بۆی بینەرانی شاشەکە جێنەیەڵن دوێتێکی زۆر جوان ئەبێت دوو دەنگی جیاواز دوو ستایلی جیاواز بەڵام جارەمێ بچمەوە لای خەندەگیان جەژن بۆن و بەرامێکی زۆر تایبەتی هەیە بەڵام بۆ خانمەکان جیاوازرە حتمان هەم لە ڕەمەزانە هیلاک و ماندوون لە جەژنەکەشە هەر هیلاکە بن زیاتر جەژن لای تۆ چی شتێکی تایبەتە هەستەوەی نانی بەیانەکەی وڵا خۆ هەر بتێن هەرەوەی لای هەمومان هەر نانی بەیانێکەوە ئەگەر سەردانیەکی کەس و کار ئەزانی ئێستا لە بەشێکی زۆری بەداخەوە ماڵەکان ڕەنگە من ئەمە خۆشم بگرێتەوە ئەو کولتورە زۆر کەم بۆتەوە بەیانیان زوو هەڵناسن بەشێکی زۆریان ئاها ڕاهاتوین ڕەمەزان درەنگ بخەوین درەنگ هاستین جەژنیش تایمەکەمان بۆ چاک نابێتەوە خۆ ئێمە شەر زۆر زوو هەڵناسی بەڵاموانە بە دوایترا بەسخی خۆشێکی لەوەیە کە جاری جاران زووکەم مناڵبووم بیرمان بزەبت ئیتر نازانم جەوەکەیەوە های لێ هاتووە دنیا ئاوا گۆڕاوە یان تەمەنەکەی کە گەورە ئەبی ئەو چێژەی مناڵ
ساڵی نامێنێ نا زۆر گۆڕانکاری هەستی. دنیا چر بە پێی خۆی کارەکە دەسەر تەمەنەکانی وەری کەسەکان هەر کەسە و جیاواز و تە زانین سەردەمەکان نەگۆڕێن جیاواز خۆشترینشت بازارکردن بوو لە جەژنە ئێستا من هەستەکەم ئەوەش تامی نەماوە وڵای سە شەوان مەگەر بەسەر ئابزە بتوانیە هەرە باڵغیەکی زۆر باشە بزانام چیت بۆ ئامادەکردین گۆرانەیەکی تر بەو دەنگە جوانەی تۆ زیادە سعادە زیاد ئەسعاد لێرەوە ڕێز و خۆشەویستیمان بۆ هونەرمەندی خۆشەوی زیاد ئەسعاد ومێ دەکەم گۆرانەکە بە دڵی ئەگەر بینی بە دڵی بێت و بە دڵی بینەرانیش بێت فەرمونون. چێشم چاوکاڵ چونکە نازداری هەرچەندە بۆ من چاوکاڵ مایەی ئازاری بەڵام توخوا تۆش ساتی وەکو من بەڵام توخوا تۆش ساتی وەکو من بچێشە نازی چاوکاڵ قینی دڵداری بچێشە نازی عەزیز چینی دڵداری بەخات من چاوکاڵ نرخت نازانی بەسارنجی وەرچاوکاڵ لە تۆ بڕوانی چونکە من بەرگەی خەمی تۆ دەگرم چونکە من بەرگەی خەمی تۆ دەگرم بۆیە هیچ کەسی چاوکاڵ وەک من ناتوانی بۆیە هیچ کەسی چاوکاڵ وەک من ناتوانی داکەم چاوکاڵ گوڵ خونچەی بەهار ئاواتی ژینی عەزیز منەی بریندار هەڵوێستت نابێ لاستم وابێ هەڵوێستت نابێ لاستم وابێ چونکە هەتا سەر چاوکاڵ وا نابێ ڕۆژگار چونکە هەتا سەر چاوکاڵ وا نابێ ڕۆژگار بۆچی لەم یاخی چاوکاڵ کە داڵم جانە بۆچی لەم یاخی جانە کە داڵم جانە باو بڕیارای هاو باشی خەم بوو باو بڕیارای هاو باشی خەم بوو ئێستا لەکوێیە چاوکاڵ توی ئەو پەیمانە ئێستا لەکوێیە چاوکاڵ توی ئەو پەیمانە دەست خۆشخند دەیان هەر بژی دەنگت هەر خۆش مێنێتەوە پێم بڵێ خاوەنی چەند بەرهەمی خۆتی وڵا تقریبان هەشتی خۆم هەیە هەش بەرهەمی تایبەتە هەیە و شەشی کلیپە شەشی کلیپە ئەڵم من تۆزە حەزم بۆ پرسیارە تەقلیدیانە نییە لە ساڵی چەندەوە دەستە پێکرد هەڵبەت هەریەک لە ئێوە مێژوویەکی جوانتان هەیە لە بنیاتنانی هونەرەکەی خۆتانە تایبەتترین گۆرانی خۆت کامەیە کە هی خۆت بێت وڵا ئەو سرودەی کە بۆ کۆبانێ کردم بۆ کۆبانێ دوایین کارت چی بوو
وڵای دوایین کارم چاوەڕێک ئاگدڵشان ئاوازێکم باچێ بۆی کاری لەسەر بکەم. ینی هێشتا نەتان کردووە وڵا لە پارۆکەیان بەرنامەشمان کرد 2020 بوو بەڵام ساڵی پارۆ شارێکمان بینی بڕیار بوو کە ئاوازێکم چاوەڕێ تێکستێ جوانمە بووی ئەگەدایە خۆی بینێرە بوون تێکستێ من ئاواز حازرە ئاواز زۆرەوە کاک دڵشادیان تۆ ئاوازدانەریشی بەڵێ ئاوازت بۆ چەند هوەرمەندی ترداناوە دا هوەرمەندتر نامەوێ ناویان بێنم ینی بۆ کۆمەڵە هوەرمەند ئاوازی ترداناوە لەم شارە لە شاری کەرکووک بڵێ لەم شاری خۆمان هەر لە حەز ناکەم ناویان بێنم باشە کەشیانم کردەوە چۆن باشە ئەی لە بۆ نمونە شارەکانی تر هەبووە نەبووە بۆ لەبەری ستایلەکەی تایبەتە بە کەرکووک و ناوچەی بۆ نمونە گەرمیان و ئەوانە ستایلەکەی زای چۆنەی سەخۆم ستایلانە و تازەیە لە بۆ هەموو دەنخۆشەکە گونجێ بڵێری لە هەولێر بێ لە سلێمانی بێ ئایا شارەکان ترش ئەتوانێ بڵێتی بەس لە کەرکووک دامەتە هوەرمەند بەس ئەوەی خەندەخان ماوە دەستوردێکی لێ بکە مادام خەندەخان تێکستەکەی بۆ حازر کە بەعیش ئاوازێکە بۆ دانی و بەرهەمێکی زۆر جوانە بێت دڵنیامەکە کاک خالید گیان زۆر بێدەنگی بەڵی بێدەگت بەس جۆم لێوەیە بەس یۆگری جارێ کاک خالی چەند زمانە وەڵام من عربی تورکمانی تورکی کوردی هم ێزانم هەمووی چیتر وڵی بەسەر هەروانە باشە بە هەر چوار زمانەکەش گۆرانیت هەیە هەر چوار زمانەکە گۆرانی مەیە باشە خۆ زیاتر حەزەکی بە کامیان گۆرانی بڵێ والله بە جۆرەی جمهورە جمهور ئەی چۆن سێرەسیتە ناو حەفلەیەکەوە خۆی ئێمە مەسەن زۆری ئەگلەن زمانەیە ئەزانی ئەوەی پرسیاری ئەوە بکەم ئەگلەنجە چییە قۆریات چییە من ئەمانە ئەگلەنجە مەسەن دانیشتن هەیە مەسە خەن هەن ئافرەتانە ئەسین مەسەن سێرەکەی ئەگلەنجەن زەلامە دانیشین گعدەیە مەسەندا قۆریاتە لێن کاک دڵشاد هاتووە لەگەرمە قۆریاتە دوای قۆرتێکینە بەستە گۆرانی تێکەڵێکن تێکەڵەکەین ئەی چۆنە من ئێستا گوێم لەو تێکەڵەیە بێت ئەمرەکەی بە هەردووکتان بەیەکەوە ئەزان چی لەبەری دانیشتەکەمان زۆر خۆشە وە گفتوگۆکان گۆرانیەکان زۆر خۆشن بەداخۆکە هەنێت جار کات ئەو نە سنووردارن ناتوانانی هەموو جوانەکان بگەێنی بەڵام خۆشببختانە من پرۆگرامەکە ئەکەین بە دوو پارتی دووەمی ئەم پرۆگرامە با گۆرانی و گفتوگۆی شیرینترەوە بینەر ئەبن بەڵام ئێستا بە دوێتێکی کاک دڵشاد و کاک خالید کاتێکەڵێکی زۆر جوانمان بۆ ئەکەن کۆتایی بە پارتی یەکەمێنین کە بۆ ئەم شەو بەڵام بیرتان نەچێت سبەی شەو لە هەمان شاشە لە هەمان کات بینەری پارتی دوی جوانترین پرۆگرام بێت کە تایبەتە بە جەژن. تسبيح ومرزان دادا يرمصل ياستوغم قوي غود داغل رام دادا يرمصل ياستوغم قوي غود داغل رام دادا Şu barbar bağlıyım daha güzel olupsan bugün taraş olupsan daha güzel olupsan Başı barbar bağlıyım gövlemde hoş olupsan Dadam dada canım dada dadam dada can dada tesbih umar can dada yarım sal yazdı yarım sal yazdım koy o zaman geldim dada
عمري مؤمن بوجين قرما سعيدة تندم دادا زندادا تسبيح ومار زندادا يرمصل يا صغم قوي قد داخل الامدادا لباش مرقم تفايدة يا ارتي تسر قبرم لبوا شوان تفايدة لبوا شين وكيان تي تسر قبرم حتى ماوم نفس بفرما شو ده بحالم شو ده بمالم سجار بنالم عليك يا لد اخوات سنشرة قريام عليك صندوقان بستهم علي دردي درمان الدكة وددست ما خاق صنفلي ما خاق سيام علي درقام لمدى علي دل صداوم سرب لمدى ما برزع حالم علي لتسي حالك وكو ديوانا وش قدارك ساسك الماس يغلار نفاسك الماس باش يسوق جوزي يولداد بچلار كم ساسك الماس قدم دادا زندادا تسبيح ومر زندادا يرم صلي أصدوم قوي قد داخل الامدادا
جل يوزو بزن يوزو جل من ظلم يدن أزباج وخايي بما كان دنيا دوران دوران وخايي بما كان دنيا دوران دوران عشق بالاي شخصيك مخوى مالميرا عشق بالاي عليك يا مبدا مالميرا ددم ددا جنم ددا رحم ددا جن ددا تسبيح ومرجان ددا ددم ددا جن ددا تسبيح ومرجان ددا yarım sal yazdım koy o damın geldim dada yarım sal yazdım koy o da ölürüm dada ما تنوصف صحبه العشق لا والهوى ما تنعرف عالدي ما تنوصف صعبه ويلي يا ويلي يا ويلي يا ابن الحمولة علي بدلك يا ابن الحمولة علي بدلك حسنك مربي لو عادي لك حسنك مربي لو عادي لك شفت مثلك بالعالم ابد ما شفت مثلك بالعالم ابد عالمودة تمشي شوية يا ولد عالمودة تمشي شوية يا ولد حسنك مصيبة سبيت اهل البلد حسنك مصيبة سبيت اهل البلد عالمودة تمشي شوية يا ولد عالمودة تمشي شوية يا ولد يا ابن الحمولة علي بدلك يا ابن الحمولة علي بدلك حسنك مربي لو عاد قيلك حسنك مربي